بە هۆی لێبڕینی موچە و نابوونی خزمەتگوزاری پێویست و نامانی پرۆژەی خزمەتگوزاریەکان ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان لە دۆخێکی بارگران و قورسدایە. فەرمانبەران بە سەختی ژیان داگوزارێنن، هاوکات داشکاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار، هێندەی دیکە ژیانی هاوڵاتیانی زەحمەت کردووە. حکوومەتی پێشووی هەرێم سیستەمی بەناو پاشەکەوتی موچەی داهێنا و ساڵێک لەمەوبەریش کابینەی نوێم لە ژێرناوی دابەشکردنی موچە بەو پارەی لە بەردەستدایە. داهێنانێکی خراپتر لە کابینەی پێش خۆی کرد و لە سەدا 21 موچەی بە تەواوی بڕی. هەمووەمانە لە کاتێکدا بوون کە نرخی نەوت لە نێوان 20 بۆ 30 دۆلاردا بوو. پاساوی بەرپرسان ئەوە بوو نەوت کە سەرچاوی سەرەکی داهاتی هەرێمە نرخی دابەزیوە، بەڵام ئێستا کە نرخی نەوت 3 هێندە بەرز بووەتەوە و 75 دۆلاری تێپڕاندووە، کوردوتەنی خۆیان کردووە بە کەڕی شەربەت و هەمان سیاسەتی سەگ هەڵگوشینی هاوڵاتیان هێشتا پەیڕەو دەکرێت. جگەلەوەی بەرزکردنەوەی نرخی دۆلار داهاتێکی زیاتری بە حکوومەت بەخشیوە لەگەڵ بەرزکردنەوەی ڕێژەی باج و گومرگ بە چەند قات. لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام بەرپرسانی هەرێم باسییان لەوە کردووە کە هەرێمی شاوشێوەی ناوچەکە و جیهان لە چەندین قەیراندایە، بەو ناوەوە تەنیا ئۆکسجینیان لە خەڵک نەبڕیوە، ئەگینا هەرچی سەرچاوی داهاتی خەڵکە خەسووانتە ژێر دەستی خۆیان و بە ناوی قەیرانی شەوە موچە بەو شێوەیە دەدەن کە هەیە. بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمانە ئەوەیە کە هەموو جیهان بەرەو چارەسەری قەیرانەکان دەچێت و بە شێوازی جیاواز قەرەبووی هاوڵاتیانی خۆیان دەکەنەوە. حکوومەتی هەرێم هەر بەردەوامە لەسەر قەوانی کۆنی قەیرانی دارایی و دەڵێی بەڵێنی داوە تا قیامەت لە قەیراندا بێت. لە کاتێکدا حکوومەت موچەی تەواوی فەرمانبەرانی پێنادرێت و پڕۆژە خزمەتگوزارەکانی وەستاوە و سولفەی زەواج و خانوبەرە نەماوە، پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئەو داهاتەی زیادی کردووە چی لێدێت؟ ئەگەر بەرزبوونەوەی نرخی نەوت لە 30 دۆلارەوە بۆ 75 دۆلار هیچ لە ژیانی خەڵک نەگۆڕێت، ئەی چی بەناو قەیرانی دارایی هەرێم چارەسەر دەکات؟ بە پێی دانپێدانانی چەندین بەرپرس و پەرلەمانتاری پارتی و یەکێتی خۆیان، داهاتی هەرێم لەو دۆخە سەختەدا بە ئاسانی دەتوانرا موچەی تەواوی فەرمانبەرانی لێ بدرێت، بەڵام بۆ ئێستا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار هەمان ئەو دۆخەی پێشوو بەردەوامە. دەبێت بەرپرسانی هەرێم چه وەڵامێکیان پێبێت جگە لە سەلماندنی قسەکانی وەزیری پێشووی سامانە سروشتیەکان. بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە 100 دۆلار، بەخوا بچێتەوە 100 دۆلاریش و ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ.